دڵیان خۆش بوو پاشەکەوتی موچە نەماوە و خۆپیشاندان و گردبوونەوە بۆ گێڕانەوەی موچەکانیان کۆتایی هات بەڵام جارێکی تر گردبوونەوە و ناڕزای دەربڕینەکان دەستی پێکردەوە کە ئەم جاریان بەهۆی پێنەدانی موچەکانیانە. فەرمانبەرانی زانکۆی سلێمانی بەهۆی پێنەدانی موچەکانیان بایکۆتی داوامیان کرد و ڕایان گەیاند تا موچەکانیان بۆ نەگەڕێتەوە بۆ سەرکارەکانیان ناگەڕێنەوە. وڵا بەرامبەر داوکەوتنی موچەکانمانە ئۆتی 2019 هیچ یەک دینار نەگیراوە لە هیچ شوێنێک و داوامەکان لەسەر زیا کردوین و هەرەوە دوو مافەمانێ داوایەکی. ئێمە بەڕاستی ئەگەر موچەکەمان بانێ 30 ڕۆژ کردێ ئێمە وەکو خۆی داوامەکەین بەڵام پێمان نەدن نەخێر ناچین و ئەوە هەڵوێستی خۆمان هەروە ئەبێت. فەرمانبەرەکان باس لەوە دەکەن لە دوای وەرگرتنی یەک موچەی بێ پاشەکەوت دەوامیان ئاسایی کراوەتەوە و هیچ پشوویەکیان نەهێڵدراوە بەڵام ئێستا زیاتر لە 40 ڕۆژە موچەیان وەرنەگرتووە. داواکاری ئێمە ئەم گردبوونەوەیمان بۆ ئەوەیە موچەمان دواکەوتووە بە هۆکاری نادیارە هۆکارەکەی نادیارە. بەڕێزەکەم لە هەموو دنیا ئەو گرێبەستی لە بینی فەرمانبەر و حکوومەتە گرێبەستێکە لە بینی فەرمانبەر و حکوومەت دۆ ئیش ئەەکەی حکوومەت موچەت پێ ئەواتە ژیانە دابینەکە. ئەو 3 ساڵەوە چەند ساڵی ڕابرد ئێمە بەبێ موچە بە نیوە موچە بە ڕوبع موچە ڕامان کێشە. حکوومەت سەرڕای ئەوەی کە پاداشی نەکردین سەرڕای ئەوەی کە نەجاتیەوەی بێ لە دوایی کۆتایی هاتنی ئەو ئەزمەیە ئەو ناڕەحەتیە بێت هەموو فەرمانبەرێ پاداشتێکی بکە سوپاسنامەیەکی بۆ بکە هەر لەگەڵ یەکەم مانگی کۆتایی هاتنی ئەو ئەزمەیە و ڕێکبوونەوەی موچەکان ئۆفەکانی نەهێش سەماحەکانی نەهێش کۆمەڵی قەیدوبەندی توندی لەسەر مۆزەفین وەکو سزا بەسەر مۆزەفینە لە جاتی پاداش بەسەریا سەپان. ئەوەش لەسەر ئەوەش کەس هیچ قسەیەکی نەبوو کەسی گلەیەکی نەبوو لەبەرێ من مادەم ئەو موچایە بە من ئەبێ کاری خۆمان بەنجام بگێنم لەسەر ڕێی بەنجام گەیاندنی کارەکانیشمان داوامکردنمان بەپی ئەو بەیاننامەی ئەو نووساوی خۆیان کردویانە موچەکمان تاخیر بووە لە وەڵای من وەکو فەرمانبەرانی زانکۆ ئەتا ئێستا 2019 مەعاشمان وەرگرت ئەو پابەندی کرد بە دەوامەکەی خۆمانەوە ئێمە داواکاری لە حکوومەتی هەرێم بە هەموو جۆرێ هاوکاری فەرمانبەرانکە لەبەر ئەوە هەمووی داوای هەموو فەرمانبەرانە. لەو بارەیەوە پەیوەندی بە ئۆتۆبێژی وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێم کرد و ڕایگەیاند ڕۆژی پێنجشەمە 18 نیسان موچەی تەواوی وەزارەتی خوێندنی باڵا دابەش دەکرێت. ماوەی چەند ساڵێکە خۆپیشاندان و گردبوونەوەی فەرمانبەران لەسەر موچە بەردەوامە سەرڕای باشبوونی دۆخی دارایی و ناردنی بەشەبوجەی هەرێم لەلایەن بەغدا و نەمانی شەڕی داعش و بەرزبوونەوەی نرخی نەوت بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم نەیتوانیوە ناڕەزایەتیەکانی سەر موچە بە یەکجاری بنبڕ بکات. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.